وایسی ئاکتاش هاوڕێی عەبدوڵڵا وەجەلان و یەکێک لە گیراوانی ئیمراڵی ماوەی 31 ساڵ و 3 مانگ دەستگیر کرا دوجار ڕۆژی هەینی 25 تەمووز ئازاد کرا. وایسی ئاکتاش لە 28 نیسانی 2024 بە گوێرەی یاسای جێبەجێکردن کاتی 30 ساڵ زیندانیکردنی تەواو بوو، بەڵام بە بڕیاری دەستەی بەڕێوەبەری و چاودێری گرتوخانەی ئیمراڵی بەردانی وایسی ئاکتاش بۆ ماوەی ساڵێک و 3 مانگ دواخرا. وایسی ئاکتاش لەو وێنەیە کە لە پەیامی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک 27 شوباتی عەبدوڵڵا ئۆجەلان بڵاو بووە ئامادە بوو. هەروەها لە پەیامە ڤیدیۆیەکەی 9 تەمووزی 2025 کە دیسانەوە هاوشانی عەبدوڵڵا ئۆجەلان و گیراوانی دیکەی ئیمراڵی لە پەیامە ڤیدیۆیەکەدا ئامادە بوو. ئاکتاش خەڵکی دیاربەکری باکووری کوردستانە واتە خەڵکی ئامادە، ئەم شێرت ڕەساسی تۆخەیە. هەروەها لە 31 ساڵ تەنها بە تۆمەتی دابشکردنی خاکی تورکیا و ئەندامەتی لە پارتیکرەکاران دەستگیرکرا تەنیا لەسەرەوەی گوتبووی من کوردم، بەڵام ڕۆژی هەینی دوای تەواوبوونی ماوەی زیندانیەکەی کە 31 ساڵ بوو ئازاد کرا. وایسی ئاکتاش لە ساڵی 1993 دەست بەسەر کراوە، لە ساڵی 1994 بە فەرمی بڕیاری زیندانیکردنی بۆ دەرچووە. لە کاتی دەستگیرکردنیدا خوێندکاریان دازیاری بووە لە زانکۆی تەکنیکی یەڵدەز. دایکی دەڵێ کوڕەکەم لە زانکۆ دەیخوێن تەنها لەبەرەوەی کە گوتی من کوردم دەستگیر کرا. وایسی ئاکتاش خەڵکی ئامەدی باکووری کوردستانە، دایکی ناوی فایکە ئاکتاشە، لە ژیاندا ماوە. باوکی عابید ئاکتاش لە 20 کانونی یەکەمی 2022 کۆچی دوایی کرد، بەڵام ڕێگەی پێنەدرا بەشداری پرسەکەی باوکی کات و تەنانەت پەیوەندیشیان پێوە بکات.